بەڵێ سڵاو لە بێتوانە هەروکو خۆت باست کرد گەرماکەی گەرمیان هەر سەبارەت بە بەڕێوەچوونی ڕۆژانی جژن لە سروری ئیدارەی گەرمیان و کەلار کە ناوەندی ئیدارەی گەرمیانە هەر لە یەکەم ڕۆژی جژنی قوربانەوە شەپۆلێکی گەرما بەگشتی کوردستانی گردەوە کەلاریش بە تایبەت بۆیە سارد و سڕیەک بە جژنەوە دیار بوو لە سنووری ئیدارەی گەرمیان هاوڵاتیان زۆر بەکەمی دەچوونە دەرەوە هەروەها چۆڵێک بە شارەوە دیار بوو زیاتر هاوڵاتیان لە شەواندا دەچوونە پارک و شوێنە گشتەکان چووکەوەکو دەزانین لە شەواندا یەک دوو پلە یاخود سێ پلە پلەی گەرمی لە سنوورەکەدا دەبەزێت بۆیە لە ڕۆژدا بە تایبەت هەر لە یەکەم ڕۆژەوە ساردێک بە جژنی قوربانەوە دیار بوو لە ڕۆژانی دواتریش ئەمە هەر بەردەوام بوو چونکە پلەی گەرما هەر بەرز بوو و هاوڵاتیان نەیان دەتوانی بە ئاسوودە بڕۆنە دەرەوە و جژنەکان بەخۆشی بەڕێ بکەن هەروەها لەم چوار ڕۆژەی جژنیشدا کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی جژنی قوربانە هیچ ڕووداوێکی هاتوچۆ لە سنووری گەرمیاندا ڕووی نەداوە دوای ئەوەشی کە جژنی ڕەمەزان واتە جژنی پێش و هاوڵاتیان سکاڵایەکی زۆریان کرد لەسەر یاریە ئاگری و تەقەمەنیەکان کە ئاسوودەی نێشتە و بێزاری کردوون بۆیە بۆ ئەم جژنە بەڕێوەبەراتی پۆلیسی گەرمیان ڕایگەیاند کە فرۆشتنی ئەو یاریانە قەدەغەیە هەروە هەر دوکاندارێک بیفرۆشێت سزا دەدرێت بۆیە ئەم جژنە زیاتر کەمتر ئەو یاریانە هەبوو هەروەها سەبارەت بە قوربانیکردنیش لە سنووری ئیدارەی گەرمیان بە پێ و زانیارانەیە کە دەست ئێناڕەتی کەوتووە لە کوشتارگەی کەلار ئەم ساڵۆک و جژنی قوربانی پار ڕێژەیەکی زیاتر لە قوربانیکردن کراوە سەبارەت بە جۆری ئاژەڵەکانیش زیاتر ئاژەڵی گەورە لە سنوورەکەی قوربانی پێکراوە بە قوربانی وەک لە ئاژەڵی بچووک ئەم ڕۆژەر قوربانیکردن لەو شوێنانی کە کڕین و فرۆشتن بە ئاژەڵەکانەوە کرێ بەرداوامە بەڵام لە ئێستاە بەهۆی نوێژی جمعەوە کە ڕۆژی هەینیە چۆڵ کراوە و دواتر لە فرۆشتنی ئاژەڵ بەرداوام دەبن وەکو کۆتا ڕۆژی جژنی قوربان و قوربانیکردن تاوەکو ئێستا بەرداوامە سەبارەت بە هاتنی گەشتیارانیش بۆ سنووری ئیدارەی گەرمیان وەکو دەزانین گەرمیان کە ناوەندی ئیدارەی گەرمیانە هاو سنوورە لەگەڵ بەشێک لە شار و شارۆچکەکانی باشووری عێراق بۆیە دانیشتوان لەوێوە دێنە گەرمیان و بە ئێرە شاتێ دەپەڕن بۆ پارێزگاکانیکەی هەرێمی کوردستان هەروە گەشتیارانی وڵاتانی کەش وەکو دەزانین مەرزی پەرێزخان هاوسنوورە لەگەڵ بەشێک لە لادەکانی سەر بە ناوەندی ئیدارەی گەرمیان بۆیە هەر لەوێەوە گەشتیاران هاتوون و بە گەرمیان شایە خود ماونەتەوە بۆ ڕۆشتن بۆ سەیرانگاکانی ئیدارەی گەرمیان و لێرەوە تێپەڕیون بۆ ناوچەکان و پارێزگاکانیکەی هەرێمی کوردستان ئەمە زانیاریەکان بوون بۆ بەڕێوەچوونی ڕۆژانی جەژن لە سنووری ئیدارەی گەرمیان ژیان سپاس بۆ زانیاریەکانت دەچینە تەقتەق پامێرمان خالید وەردەگرین خالی سڵاوت لێبێ لە تەقتەق لە هاوینە هاوارەکانی ئەو ناوچەیە چۆن جەژن بەڕێکرا بەڵێ توانە سڵاوت لێبێت ئەو کات و باش جەژنی پیرۆز بێت ئێستا لە شارۆچکەی تەقتەقین ئەم شارۆچکەیە بەیەکێ لە ئەو شارۆچکە ناچاوانە ناچراوە کە لە ڕووی گەشتیاریەوە ناوبانگێکی باشیە بە تایبەتی بەوەی کە ئاوی زی بچووک بە سنوورەکە تێدەپەڕێت ئەم دیمەنانەیە کە دەکەوێتە پشتی منەوە ئەمە ئاوی زی بچووکە بە شارۆچکەی تەقات تێپەڕێت کەم ئاو لە بەنداوی دوکانەوە دێت گەشتارێکی ئەجگار زۆرە ها وەک دەبینن گەشتارێکی زۆر ڕوویان لەم ناوچە گەشتیاری سنووری شارۆچکە کردووە کەمە پارکی گەشتیاری سایە چەندین ناوچەی گەشتیاری تن هەن لە تەقتەق ئەگەرچی بەشێک لە وڵاتیان گلەی ئەویان هەیە کە هێشتا حکوومەت وەکو پێویست بوون لە بایەخی بەم ناوچانە نەداوەکە شوێنێکی گەشتیاری گرینگن و کەنار زەیەکە بە شێوەیەکی گشتی لەلایەن بەشێک لە هاوڵاتیان و لەوانی زیاد ڕووی خراپێتە سەر حکوومەت هێشتا نەیتوانی و کۆنتترۆلی ئەم بابەتە بکات بەڵام بەشێک لە هاوڵاتیان خۆیان یاخود ئەو کەسانەی لە باری کەرتی تایبەت کارەکەن ناوچە و پرۆژەی گەشتیاریان کردووە سەبارەت بە ڕۆژانی جەژن ئەمڕۆ کە چوارم ڕۆژی جەژنە چەند ڕووداوێک بە شێوەی گشتی لە سنووری قەزای کۆیە ڕوویداوە لە یەکەم ڕۆژی جەژندا هاوڵاتیەک لە بەنداوی سماقولی کە بە ڕێگەز عەرەب بوو لە کاتی مەلەکردن وەچونە ناو ئاوەکەەوە خنکاوە لە بەروی شارەزای شوێنە و ژینگە و سروشتی ناوچەکە نەبوو و دوێنێش ڕووداوێکی تری هاتوچۆ لە نێوان پارێزگای هەولێر و سنووری قەزای کۆی ڕوویدا لە ئەنجامدا پێنج هاوڵاتی بریندار بوون بەڵام توانە دەمێ ئاماژە بۆ دەم ئەم جەژنە بە شێوەیەکی گشتی یاخود ئەم ساڵ بە شێوەیەکی تایبەت ڕووداوەکانی خنکان لە سنووری قەزای کۆیە بە تایبەتی کەناری زێ بچووک لە تەقتەق و ئەو شوێنانێکە ئاوەکەی تێدەپەڕێت ڕووداوەکان زۆر کەم بوونەتەوە ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی تەنها سێ هاوڵاتی خنکاون بەڵام ساڵانی ڕابردوو هاوڵاتی هەژدە هاوڵاتی تاوەکو 20 هاوڵاتی لە کەناری زێ بچووکە خنکاون و ئەم ناوچە گەشتیارانە لەلایەن بەرەبەرایەتی گەشت و گوزار یاخود لەلایەن بەرەبەرایەتی بەرگری شارستانیەوە بەردەوام هێزەکانیان ئەوانەی کە تایبەتن بە تیمی مەلەوانی وەک دەبینن لە دیمەنەکان بەردەوام لە نێو ناوچە گەشتیارەکان بۆ هەر حاڵەتێکی ڕوودانی خنکان یان ئەو کەسانی کە شارەزای ژنگی ناوچەکەنین ڕزگاریان بکەن بەپێی ئامارە نافەرمیەکان من لە بەرەبەرایەتی بەرگری شارستانی دەسم کەوتووە کە تاوەکو ئێستا بە تایبەتی لە ماوەی ئەو وەرزی دەستپێکردنی پلەی گەرما یاخود بە شێوەی گشتی 10 هاوڵاتی لە کاتی مردنیان یاخود خنکانیان لە ئاوی زێ بچووک
ڕزگار کراونە بەشێکیان لەلایەن هاوڵاتیان و بوو ئەوانەی کە مەلەوانن و بەشێکیان لەلایەن ئەم تیمانن کە لە دیمەنەکانە دیارە ئەمانە خۆیان ڕزگاری هاوڵاتیەکانیان ڕزگاری کردو ئەگەرنا ڕێژەی مردنەکان زۆر دەبێت من ئێستا لەم باخچە گەشتیاریم لەم پارکەم دەمێم هاوڵاتی وەرگرم وەکو خاوەن پرۆژەکە بزانم بە شێوەی گشتی ئامادەکاریان چی کردووە و ئەو تابلۆیانێک کە پێویستن کاتێک کە گەشتیار دێنێرە چوە گەشتیاری جیاواز دێنێرە کاکەڵ سڵاو لێبێ زۆر جار گەشتیاران گلەی ئەوە دەکەن سوپاس دەژن پیرۆز زۆر گەشتیاران گلەی ئەوە دەکەن کە بە تایبەتی لە ڕێنماییەکان بۆ من ئێستا چۆن ئێوە ڕێگر دەبن لەم هاوڵاتێکە لە کەناری زیە مەلەوان بکاگە بێتێ پێشت بەخێراتتان دەکەین زەژنتان پیرۆز بێت ئێمە لێرەدا هەموو ڕێنماییەکمان هەیە ڕێنمایی برێن قەدەغەی مەلەوانی لەگەرەوەش تیمی بڵێن جەماعەتی برێنەوەی کە مەلەوانی شر ڕزگار بکەن لێرە خنکان حالەتی خنکان نوشتان لەخوا بەزیاد بێ حالەتی خنکان نوشتمان نەبوو لێرە ئەو ساڵش برێن گەشتیارش زۆر زۆرە و سێ ڕۆژی جەژنە هاتون بۆ سەردانمان بۆ ئێرە بۆ شارۆچکەکەمان ئەو گەشتیاران کە دێنێرە هیچی ناوچەیەکن بە زوری بە تایبەتی وەڵا لە هەموو شار و شارۆچکەکانەوە دێن بەڵام بە تایبەتی لە کەرکووک و لە شارەکانی خواروش شەر دێن بۆ ئێرە هی هەولێرش زۆر دێن خۆیەوە ئەو شارۆچکانە بۆ نەگەشتیاری تورکمان بینەوە عەرەبم بینیوە ئەو ڕێنمانەی کە لێرە دادێنن تەنها بە زمانی کوردیان بە زمانەکانی دیکەشن نانا بە زمانی کوردی و بە عەرەبی هەمانە بەڵام لە بەرنامەشمان هەیە وا خەریکین بەرنامە برێن بە تورکیش و لە بۆیان نووسکە تورکمانی و برێن هی مەسیحیشمان زۆر دێن گەشتاری مەسیحیشمان زۆر دێن دەستخۆش بزانێن دەستخۆش بێت توانە دەمێ ئاماژە بۆ دەم من قسەم لەگە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە کرد ئەوان ئاماژەیان بۆدا هەرچەندە ئاماری فەرمی نین لەبەرەوەی سنوورەکان زۆرن هاتنە ناو قەزای کۆی بە شێوەی گشتی بەڵام ئاماژە بۆ دراوە کە بە تایبەتی لە ماوەی 4 ڕۆژی جەژندا نزیک بە 20,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری قەزای کۆیان بە شێوەیەکی گشتی کردووە چونکە ئاوی زێ بچوو گەگە دیمەنەکان دیارە بە سێ ناحی سنوورەکەیان تێدەپەڕێت بە تایبەتی تەقتەق کە هاوسنوورە لەگە پارێزگای کەرکوو گەشتیارێکی زۆر لەم خەتەوە یاخود لەم ڕێگاوە سەردانی تەقتەق دەکەن ئەم گەشتیارانش تەبان بەشێکیان تورکمانن بەشێکیان عەرەبن و بەشی زۆرینیان کوردن و تەنانەت بەشێک لە گەشتیاران لە باشوور و ناوەڕاستی عێراق و لە شارەکانی ئەوێ و سەردانی ئەم ناوچە گەشتیاریانیان کردووە وەک پێشتری ئاماژەم پێدا تاوەکو سایز ڕووداوێکی خنکان لە سنوورەکە ڕوو نەداوە ئەگەرچی نزیکەی 10 هاوڵاتی لە خنکان ڕزگا کراون لەلایەن تیمەکانەوە لەلایەن بۆ نمونەبەرگیری شارستانی قەزای کۆی و ناحیەکەەوە کە وای کردووە ئەم هاوڵاتیانە لە خنکان ڕزگار بکەن بەوەی کە چکە ئاوی زێ بچوو زۆر ساردە هەندێک جار ئەوانەی کە لەناو ئاوەکەیان دەخنکێن تەنها هۆکارەکە ئەوە نییە کە ئەوان مەلایان نەزانیوە بەڵکو لەبەر ساردی وا دەکات کێشەی تەندروستیان بۆ دروست ببێت ئەمەش دەبێت هۆی ئەوەی کە لە جوڵە بکەون وا دەکات ڕووداوی خنکان لە سنوورەکە ڕوودا بەڵێ توانە ئەگە پرسیارێتتر نەبێ من دەگەڕێمەوە بۆ لای تۆ بەڵێ خالد لە تەختەقەوە سپاس بۆ تەواوی